بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم لە خزمەت دەرسەکانی ئومەویەکان دەوڵەتێک بۆ خزمەتی ئیسلام ژیان بەسەر ئەبێ. گەیشتینە زەمەنی خلافەتی یەزیدی کوڕی معاویە، باسی حوسێنی کوڕی ئیمامی عەلیمان کرد کە چۆن لە مەککەوە دەرچوو و ئەهلی کوفە چۆن بەیعەتیان دایە و دواتر بەیعەتەکەی خۆیان هەڵوەشانەوە، ڕازگۆ نەبوون لەگەڵیان و ئیمامی حوسێنیان بەرەو ئاخارێکی ترسناک برد. ئەگەرچی ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەقایایان زۆرێک لە گەورە پیاوان تەکلیفیان لە ئیمامی حوسێن کرد لە مەککە دەرنەچێ، بەڵام دیارە قەدەرێکی خوایی بوو کە حوسێن زۆر لەسەر ڕەیەکەی خۆی پابەند و سەید و گەورەی شەبابی بەهەشت بڕیاریدا کە هەر بڕوات و هەر بڕوات. دیارە یەکێک لەو شوێنانەی کە حوسێن پێی ئەگا لەگەڵ هاوڵەکانیان بریتە لە شەڕاف یا زوبالە، ئەلەو یا خەبەری مەقتەلی موسلیم و هانێ و ئەوانەی پێکە عەبدوڵڵای کوڕی یەقتەڕ و ئەوانەی کە خۆی ناردبوونی هەموو خەبەرەکانی پێ ئەگا. بۆیە لێرە کۆیان ئەکاتەوە ئەفەرمێ من ئەحەبە ئەن یەنصەرف فەلیەنصەرف، ئەوەی ئەوێ بڕواتەوە و دەورم چۆڵکا با بڕوا. ئەفەرمێ فتەفەڕق الناس عنه يمينا وشمالا، ئەو خەڵکەی کە لەگەڵیان ئەبوو زانیان کە شتەکە سەرکەوتوو نابێ، ئەفەرمێ هەندێکیان بەلای ڕاستە ڕۆشنە بەلای چەپە. قیلەتێکی کەم لەگەڵ سەیدنا حوسێن مانەوە، ئەوانەی کە مانەوە هەندێکیان وتیان سوێنت ئەدەین بەخوا ئەی کوڕی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم، کە ئەکاتە کوڕی کچی پێغەمبەر صلی الله عليه وسلم، إلا ما رجعت من مكانك فإنه ليس لك في الكوفة ناصر ولا شيعة. بگەڕێ بۆ شوێنەکەی خۆت لەناو کوفەیە، نەکەس هەیە پشتێ بگرێ، نەکەس هەیە هاوڵی تۆ بێ، هەمووی پشتی تێکردووی. مەجموعەی دووهەمیان لە خزمەکانی موسلیمی کوڕی عەقیل و براکانی سێ لە براکانی کە دواتر شەهید دەبن وتیان نابێ ئیلا ئەبێ بڕۆین چۆن یان بە ڕێگاکەی موسلیمە ئەڕۆین کە موسلیم چۆن شەهید بۆ ئێمە شەهید بین، یان ئەوە تا خۆی گەورە نەسرەتمان ئەدا. نزیکەی 73 کەسێک بە دەست ئیمامی حوسێنەوە ماون، وردە وردە ئەکەونە ڕێ. ئەوەندەی پێ ناچێ یەکێک لەوانە ئەڵڵاهو ئەکبەرێک ئەکا و هاوارێک ئەکا، ئیمامی حوسێن ئەڵێ خەیر ئەم ئەڵڵاهو ئەکبەرە، ئەڵێ کۆمەڵێ ئەوە تا دار ئەبینم، دار خورما ئەبینم، دیارە ئەمە ئاوەدانیە. ئەوانەی کە لەگەڵیان ئەڵێن ئاوەدانی لەم شوێنان نییە، دواتر چاوەڕ دەکەن ئەو سەیرەکەن جێشێکی گەورەی 1000 کەسی بەرەو پیریان نییە. سەرکردەی ئەم جێشە پیاوێکی زۆر شەریفە بە ناوی حەڕی کوڕی یەزیدی تەمیم لەگەڵ عوبەیدیلای کوڕی زیادایە، جێشێکی 1000 کەسی ناردووە کە هێتە ئەوێ لەگەڵ ئیمامی حوسێن ئەکەونە گفتوگۆ. یەکەم جار ئیمامی حوسێن وا ئەزانێ ئەمە نوێنەری ئەهلی کوفەیە و هاتووە بۆی لەگەڵ یا بڕۆ ئەمانە بەیعەتدەرەکان بە ئیمامی حوسێن. دوایی کە پرسیاری لێ ئەکات ئیمامی حوسێن پێی ئەڵێ تۆ چی هێناوە، چی وای لێ کردووی بێ؟ ئەڵێ وەڵڵا ئەم نامانە کە نامەکان سەیرەکە عوبەیدیلا، ئەڵێ ئەم نامانە ئەمانە ئێستا هەموویان لەگەڵ عوبەیدیلای کوڕی زیادن، ئەمەی کە نامیان بۆ تۆ ناردووە و تەکلیفی لێ ئەکەن وەرە و پشتێ ئەگرین و بەیعەتت ئەدەینێ. و ئەفەرمێ لێرە ئیمامی حوسێن بە حەڕی وتوتی مادام ئەو هەیە با من بگەڕێمەوە. حەڕ پێوت نابێ بگەڕێتەوە، چونکە من ئەمرم پێ کراوە کە لەگەڵ تۆ یابم حەتا وەکو ناو کوفە. کەوتێنە مشتومۆڕ، وتی ئەگەر نەچی بەرەو کوفە من لەگەڵان نەبم، ئەوە تووشی ململانێ و کێشە بم لەگەڵ عوبەیدیلا، بگەڕێتەوە هەر تووشە بم ئەبێ لەگەڵ ما بێ. دوای هەردووکیان ئیتیفاقیان کرد کە بەرەو ئەتڕ بەرەو کوفە نەڕۆن، وردە وردە کەوتنە ڕێ بەرەو مەسارێکی تریان گرت. هەردووکیان ئەمان پێکەوە ئەڕۆشن و ئەمیش بە پەنایانە ئەڕۆژ، حەڕ بە هیچ شێوازی حەقین ئەو بەسەریانەوە. حتا لە کاتی نوێژەکانە ئیمامی حوسێن بۆ هەموو جێشەکە نوێژی ئەکرد، بۆ جێشی ئەو بەریش و ئەم بەریش، ئەوانەی کە لەگەڵ خۆیان بوون ئەوانەی لەگەڵ حەڕا بوون نوێژیان ئەکرد، وردە وردە بەرەو ئەترافی کەربەلا ئەڕۆشت. طبعا حەڕ یەکێکە لەو کەسانەی کە بە 1000 فارسەوە هاتووە، یەکێکە لەو پیاوە شەریفانەی کە ئەگاتە ئیمامی حوسێن مامەڵەیەکی زۆر موسڵمانانە ئەکە.
هیچ عزیەتێک ئازارێک باڵکو بەعکسەوە قەرار ئەدا وردە لەگەڵ بڕۆ هەتا شام بە ئەطرافە بیگەێنێتە ئەوکو ئیگەێنتە شام و لەوێ لە شام لەگەڵ یەزیدە خۆیان مامەڵی خۆیان بکەن و کەس حەقێنەوە بەسەریانەوە بۆی لە چنگی عوبەیدیلا و ئەمانە ڕزگاری بێ و لە ئەهلی کوفە نەجاتی بێ لە ئەهلی عێراق نەجاتی بێ کورتێکی ئەلەم ڕۆیشتنا و لەم جوڵە و حەرەکە لە نزیکی کەربەلا عومەری کوڕی سعدی کوڕی ئەبی وەقاص طبعا سعدی کوڕی ئەبی وەقاص لە خاڵوانی پێغەمبەر صلی الله عليه وسلم خزمە لەگەڵ ئیمام حوسێن جێشێکی 4000 کەسی لەبەر دەسایە ئەو کاتە عوبەیدیلا حازری کردو بۆی بچنە سەر دەیلەم و هەندێک شوێنی تر کە نەهاتوونتە ژێرباری مەسەلەن بەیعەتدانەوە لێرە شتەکەی پێ ئەگۆڕێ ئەڵێ بچیتە سەر حوسێن عومەر زۆر هەوڵ ئەدا کە نەڕوات محاولە ئەکا خوشکەکانیان پێی ئەڵێن خۆشی دواتر زۆر هەز بە شەرمەزارێکی گەورە ئەکا بە هەر حاڵ هەرچۆنێ بێ بە جۆرەکان لەبەرەوەی عوبەیدیلا هەندێک هەڕەشەی لێ ئەکا کە لەسەرەوەی عەزلی ئەکا یان ئەیکوژێ یان شتێک لەو بابەتانە کە لە کتێبەکانی تاریخا بە درێژی باس کراوە عومەر وردە بەڕێ ئەکەوێ بە 4000 کەس لە نزیکی کەربەلا 1000 تریش لێرەیە چواردەوری ئیمامی حوسێن ئەگیری لێرە طبعا گفتوگۆیەکی زۆر گەورە لەم نێوانە دروسە بێ چەند جارێک عومەر لەگەڵ ئیمامی حوسێن ئاردوک پێکەوە دانیشن سیدنا حوسێن گفتوگوی زۆر ئەکەن لەم نێوانە ئیمامی حوسێن تێ ئەگا کە تازە ئەمەی کە بۆی هاتووە ناکرێ ڕێگای دووهەم و سێهەم و چوارەم و ڕەیەکان ئەگۆڕێ ئەفەرمێ لێم بگەڕێن با بگەڕێمەوە چەند مەرجێک لە بین یەکترا دائنن مەرجەکان بەم شێوازن یان ئەوە تا وازی لێبێن کە ئەگەڕێتەوە بۆ مەکە يان أو توازي لبن أفرماء يتركوه ليذهب إلى الشام فيضع يده في يد يزيد بن معاوية إلى مقرن أسمى الشام لا يخون بعد با يزيد أدم يان أو تا بينرن بسوتشك لسوتشكان لكوي كوتاي جنگي مسلمانانا كوتاي فرقة مسلمان لكوي بينا بو حتى أو كشهيد بخل خليك جهاد كردن بأمس الرأي طبعا عمر زور بي بسند أبي إنيرته بو عوبەیدیلای کوڕی زیاد عوبەیدیلای کوڕی زیادیش پێی باشە کەسێک لێرە دێت سەر مێشکی عوبەیدیلا ڕەئی پێ ئەگۆڕ عوبەیدیلاش ئەمەی پێ باش ئەڵێ مهم ئێمە کۆتاییمان بە شەڕەکە هێناوە ئەچێ بەیعەتی خۆیەدا هیچ کێشەیەک لە بەینا دروست نابێ و خۆی گەورە نەجاتی داین لەم فیتنەیە ئەلەم کاتا کەسێک هەیە بە ناوی شیمری ذیلجەوشەن ئەم شیمرە طبعا یەکێکە لەو کەسانەی کە زۆر تەئیدی ئیمامی عەلی کرد سيركن يكم جار أم كسر زور تأييد إمام علي كرد دوهم جار أم كسرتي قد بدن هل قراوته لإمام علي إمام علي بكافر بو يعني يكم جار شيعة باش دوم جار خوارج سهم جار هاتو لقال شيء لقال جيش عبيد الله وتدم راسي جيش عبيد الله بي الله أي عبيد الله جاخوا قرتو أو بكيس فضيلته بوتو نامنته تو ليرة بيعتي بيبا بۆ یەزید تەئیدی تۆ بکە بزانە ئیشەی گەورە بۆ یەزید کردووە عوبەیدیلاش فکری ئەگۆڕێ ئەڵێ نەخێر ئیلا ئەبێ لێرە بەیعەت بدە ئەلێرە ئیشەکە لە عوبەیدیلا و لە عومەر و لە هەمویان تێکەدا و خۆی دێت نامەکەی عوبەیدیلا ئەهێنە بۆ عومەر عومەری کوڕی سعدی کوڕی ئەبی وەقاص کە سەیری نامەکە ئەکا ئەڵێ وەڵڵاهی ئەی شیمر هەرچی سەیرەکەم ئەم نەکبەتیە بەسەر ئومەتەیە تۆ هێنات ئەزانێک کە ئەمە کەلیمات حتا ئەزانێک ئەمە هی عوبەیدیلای ئەم پێ کردو وأمريكي شي أجر عمر جبجي نكرت توبة بجورو عمر عزل كر بوي أما وها أكادك عمر هنجاو أنا وبريار أدا خوي دس بيش خربي الله نهلم أم فضيلة بوتوب سيدي حبي دنيا طبعا ما عمر يعني شيء يعني كوريك كالعشرة مبشرة وإنسان إمام الشافعي فرمي إن افتخرت بآباء لهم شرف وقلنا صدقت ولكن بئس ما ولد فخرك ببا وبابيت ولا آوابون ألين زور راست آوابون بس آي كسيكي خرابيان ليه وشون خرابك ليرة ورده طلب الإمام حسين كان كأبيت بيعت بدا إمام حسين إباءك بهيش وازك خوي تسليم با عبيد الله ناك ورده لم بينا إتر أكات الدي محرم عاشوراء لصالي شصتو يكي هجرية جنگ برپا أبيت پێش ئەوە بە 2 ڕۆژ یا بە 3 ڕۆژ ئەو گیراوەتەوە لە ئەتباعەکانی ئیمامی حوسێن
وردە وردە کێشەکە لە دەی محەڕەمە جایانکە دەست پێ ئەکا ئەوەی کە لەگەڵ ئیمامی حوسێنە لەو کاتە ماوە 40 کەسن بە پێ لەگەڵ 32 کەس با بڵێن فارسکە ئەسپیان پێ یعنی بە هەموویەوە ئەمەی کە بە دەوری ئیمامی حوسێنەوەیە هەمووی 73 کەس طبعا ئەم 73 کەسێکیان عەلی کوڕی ئیمامی حوسێنە کە دواتر باسی ئەکەین عەلی کوڕی ئیمامی حوسێن لەو ڕۆژە زۆر نەخۆشەکەوێ نەخۆشیکی وا کە ناتوانێت لە جێگە بجوڵێت وحید کەسێک کە دەرئەچێت لەوانە ئەوە 72 شەهید دەبن بە ئیمامی حوسێن خۆشیەوە تصور کەن لەم ڕۆژە کە ئەم حاڵەتە ڕوئەدا بێبەرابەر یعنی 5000 کەس لێوێ وەستاوە 73 کەس لێرە وەستاوە سەری ئەم زوڵمە گەورەکەن لەم حاڵەتە سەرەتا کە جەنگ دەست پێ ئەکا لە طرفی ئیمامی حوسێن خەڵکێک شەهید دەبێت لە طرفی ئەو بەرەوە بە هەمان چەشن لیان ئەکوژرێ جەنگەکە جار بەجار گەرمتر ئەبێ ئیمامی حوسێن خۆی شەڕ ناکە هەتا وەکو وردە بەرەبەری ئێوارە ئیتر شەڕەکە وردە گەرمتر ئەبێ ئیمامی حوسێن خۆی بۆ خۆی دەسەکا بە شەڕکردن هەتا ئەفەرمێ لەم کاتە هەندێک لە ڕێوەتەکانە ئەڵێ خەفەقەیەکی کرد چاوێکی گەرم کرد ئەڵێ هەستایەوە فەرمووی وەڵڵاهی فاریسێکم بینی پێی وتم کە ناعی لێ کردم سەرخۆشی لێ کردم کە ئێمە هەمومان ئەڕۆین کەس نامن هەموو ئەمانەیان زانی شەهید بن یەکێک لەو کەسانە حەڕ بوو طبعا حەڕ کە عەرزم کردن پێشتر لەگەڵ ئیمامی حوسێنە ڕۆشت و زۆر پیاوێکی چاک بوو ئەلەویە زۆر هاواری کرد کورەکە کەم پیاوە سڵحیە ئەم پیاوە شەڕی ناوێ کورە مەکەن کورەوە کوڕی کچی پێغەمبەر صلی الله عليه وسلم هیچ فائیدەی نەبوو بۆیە خۆی تەشریفی مبارەکی چوت لە ئیمامی حوسێن فەرمووی عەفوم کە ئەگەر ئەمزانی هەر لە ئەوڵەوە ئەم گێڕایتەوە لەگەڵ تا هاتمە بۆ مەکە تازە شتەکە لە دەست منیش دەرچووە بەڵام ئەمەوێ خۆم پاکەمەوە چۆن یەکەم کەس بووم هاتم ڕێم بە تۆ گەر ئەبێ یەکەم کەس لە بەردەستی توە شەهید طبعا یەکێک لەو پاڵەوانانەی کە لە خزمەتی ئیمامی حوسێنە شەهید دەبێت یەکێکە لەو کەسانەی کەرامەتێکی زۆر گەورەی بۆ خۆی دەستگیر کرد دواتر وردە هیچ کەسێک جورئەتی ئەوەی نەکرد ئیمامی حوسێن بە ئەوەستا بە شێرەکەیەوە ئەهات بەرەو پیران خەڵکەکە و جێشەکە هەمووی لێ دوورەکەوت کەس نەچوو بەرامبەر ئیمامی حوسێن بوەست ئەلەم کاتا شیمر هاواری کرد لە خەڵکەکە و لەو جوندیانەی کە لە بەردەستیان واوەیلا بۆ ئێوە بۆچی پەلامار نادەن بۆچی ئەوە ناکەن کۆمەڵە ڕیوایەت هەیە لە ڕیواەتی ئەهلی سوننە نەکی شیعە ڕیواەتەکانی ئەهلی سوننە ئەم کەسانەی کە بە کۆی ڕیواتەکان تۆمەتبارن لەوەی کە ئیمامی حوسێنیان شەهید کردبێ زوڕعی کوڕی شەریکی تەمیمیە سینانی کوڕی ئەنەسی نەخەعیە عەمری کوڕی بەطاری تەغلوبیە زەیدی کوڕی ڕەقادەی حینیە تقریبا هەموو ئەمانە لەگەڵ شیمر خۆیە ئەمانە هەر هەمویان بریتین لەو کەسانەی کەوە تاوانبارن و تۆمەتبارن بەوەی کە ئیمامی حوسێنیان شەهید کرد طبعا یەکەمین کەس لەمانە کە لە ڕیواتەکان هاتووە زوڕعا یەکەمین لێدان لە ئیمامی حوسێن لە قۆڵی ئیمامی حوسێن ئەم کەسە لێت دواتر ئەوانی تر دوایی وەڵحاڵ ئەو کەسەی کە زۆر بەرامبەر بە ئیمامی حوسێن بە دڵڕەقی مامەڵەکە شیمری ذیلجەوشەنە کە دێت سەری ئیمامی حوسێن لێ ئەکاتەوە یعنی بیرکەنەوە کوڕی کچی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم فەضیلەتە گەورە مژدەی بەهەشتی پێدراوە سەیدی شەبابی ئەهلی جەنەیە یەد ئەم کەسە ملی لێ ئەکاتەوە ئەفەرمێ ئەم کەسە کە عەرزم کردن شیعەیەکی خەواریجی کە نازانی چۆن ناوی لێ بنێیان دێت ئەم زوڵمە گەورە ئەکا و ئەم زوڵمە گەورە لەناو ئەم خەڵکە موسڵمانە نوێژ هەردووکیان ئەکەن نوێژەکەن تاعاتەکەن هەردووکیان کێشیان نێکەچی ئەم فتنە گەورە سبحان الله ڕوئەدا لە عالەمی ئیسلامیە ئەم خەتەرە گەورە ئەم مەظلومیەتە گەورە طبعا ئەوانەی کە مەظلومن لە ئومەتی ئیسلامی زۆرن تەسەوورکەن ئەوانەی کە مەظلومن ئیمامی عومەرە شەهید بووە ئیمامی عوثمانە شەهید بووە کوڕە ئیمامی عەلیە شەهید بووە ئیمامی حوسێنە شەهید بووە ئەزان ئەمانە هەر هەموو کە شەهید ئەبن دەستەکە دەستێکی ئیسلامیە دەستەکە دەستێکی خەواریجیە یا شیعەیە کە ئەمانە هەمووی شەهیدەکە بۆیە لە هەردوو بەرە لە بەرەی ئیمامی حوسێن 72 کەس شەهید دەبن لە بەرەی بەرامبەریش 88 کەس ئەکوژرن ئەمە هەردوو تەڕەفەکە بەم شێوازە جەنگەکە کۆتایی پێیە خێزان و مناڵەکانی ئیمامی حوسێن کە هەر هەمووی لەگەڵ خۆیان بردوون ئەمانە لە ڕیوایەتی شیعەیە زۆر باسیەوە کرێکە ئەمانە عەزیەتیان دراو لێیان کوژرا و نازانم هیچی ئەسڵ و ئەساسی نیە ئەمانە هەر هەمویان بەڕێز و احترامەوە ڕایی ئەکرێن بەرەو کوێ بەرەو کوفە
ابن زياد عبيد الله كوري زياد هتاوكو أما أقاتوا ورد السري إمام حسين بيش أوي أما خامانا بين أقات اللي طبعا كسيري أكا زور وسيم وجوان على نمبيني وكسك بأندازي أم كسد جوان لهندي الروايات على عودي كي بيبو خسس اللوتي سيدنا حسين كأفرمي أو السيري كريشك لواني كلو حاضر وهواري لكروتي والله بينو وبيغمر صلى الله عليه وسلم ما تشكردو الله يكسر داركي هنا يدوا فريدا زور ترسا الله دواي أو زور بشيمان حتى براكي الله التصور كان براي عبيد الله الله خوزقا وشي ابن زياد حتى روجي قام هر هومان خوا لوتي لا رجيرا كردين وشميكي خراب لسل لوتي دانا بس أم كار بسر أم عائلة أمانا هاتايو أما أم هلا قورا ما نكرده خشككي أمانا هر همو سركوني كي زور قوري أكن بويا عبيد الله أيوه قربوي أما بكاتو وكو صلابي أفرمي لا قربوي أما هات أيويس خێزان و مناڵەکانی بە باشترین شێواز ئەو بکە بۆیە لە کەناری کوفە شوێنێکی زۆر گەورەی بۆ دابینکردن هەرچی کەلو پەلو پێداویستیان بۆ هەمووی بۆ حازرکردن حتا وەکو نامەی یەزید گەیشتە سەری کە ئەوانم بۆ بنێرە بۆ شام ئەمانە هەر هەمووی بە احتیرامەوە ڕایی کران بەرەو شام تەسەوورکەن ئەلێرە یەک کۆمەڵ شت هەیە ئەمێ بە سەریعی ئیشارەی پێ بەم یەکەم ئەمانەی کە لەگەڵ ئیمامی حوسێنە شەهیدە بن کێن أزن أولاد كان إمام حسين بريتين لكي يعني أمانة أبو بكري بابلين أبو بكري كوري علي إمام علي كوري كي بنا إمام أبو بكر عليه الشهيد كوري كي بنا عثمان كوري علي هالشهيد طبعا بحياة الشيعة من بازناك أبو بكر وعثمان ليه الشهيد أبو بكر كوري حسن إمام حسن بنا إمام حسين كوري كي بنا أبو بكر وأبيش أين الشهيد ئەگەر گوێ بگری بە توول و تەفسیل لەوانەی کە باس کراوە بە هیچ شێوازێک باسی ئەم گەورە پیاوانە ناکرێ هەموو ئەمانە بۆیە ئەم هاوڵانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم قەت ئەم ڕقو و بغض و کینە و ئەم هەدەفە سیاسی کە ئەمڕۆ هەیە لە پشتی ئەوانەوە نەبووە بۆیە ئەبینی ئیمامی حەسەن کوڕی خۆی ناو لێنێ ئەبوو بەکر ئیمامی عەلی ناوی خۆی لێنێ ئەبوو بەکر ناوی لێنێ عوثمان عومەر ئەم ناوانە لە خزمەتی ئەوانە ئەبین ئەفەرمێ کاتێک کە مناڵەکان و ئەولادەکان وردە بەڕێ کەوتن بەرەو شام لە شام طبعا زەینەبی خوشکی ئیمامی حوسێن لێرە بەرامبەر بە یەزید ئەوەستێتەوە و یەزید زۆر نەرم مامەڵەی لەگەڵاکە تەسەوورکەن هەندێ ڕیوایەتی شیعە هەیە کە وەڵا زەینەب سنگی خۆی دا دڕی و هاواری کرد و یعنی ئەوانە صفەتی موسڵمان نییە چ جای صفەتی کچی پێغەمبەر صلی الله عليه وسلم بابلن یان کچی ئیمامی علی بابلن نە کچی پێغەمبەر صلی الله عليه وسلم کچی ئیمامی علی بێت ئەم حاڵەتە بکە ئەوانە بەعکسەوە یەزید یەکێک لەم مووقفانەی کە زۆر بە هەند وەرئەگیری ئەو مووقفەیە کە زۆر چاکەکار بوو لەگەڵ ئەم مناڵانەوە ئەم ئەولادانە و زۆر پەشیمانی خۆی دەربڕی لە بەردەمیانە بە تایبەتی لە بەردەمی علی کوڕی ئیمامی حوسێن طبعا ئەو کەسەی کە بە نەخۆشی مابوو ئەو گەنجەی کە لە شەڕەکە بەشداری نەکرد و نەکوژراوە گەنجیش بوو لاو بوو تێگەیشت و یافع و بریتی و لە علی زین العابدین کە دواتر بە تەفسیل حیاتەکەی لە شوێنەکە باسەکە کۆمەڵێ مووقفی جوان لەو مووقفانەی کە لەم بەشەی حیاتی ئیمامی حوسێنە ئەیبینی خەڵکێک چۆن مامەڵەیان کرد لەگەڵ ئیمامی حوسێنە دیقەت بدەن یەکێک لەوانە وەلیدی کوڕی عوتبەی کوڕی ئەبی سوفیان کە ئەکاتە ئامۆزای یەزید ئەوە والی مەدینەیە زۆر هەوڵ ئەدا کە ئیمامی حوسێن بە هیچ شێوازێ لە مەکە دەرنەچێت ئەشزانێ عەزلی ئەکەن لەسەر ئەمە دوایش عەزلی ئەکەن لەسەر ئەوە بەڵام ئامادە نییە بە هیچ شێوازێک هەڵەیەک جوڵەیەک حەرەکەیە بکە حتا ئەفەرمێ ئەگە سەریشم بڕوە ئەوم پێ خۆشترە لەوەی کە هەڵەیە بەرامبەر بە کوڕی کچی پێغەمبەر بکەم صلی الله عليه وسلم یا بە بنەماڵەی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکێکتر لەوانەی کە زۆر مووقفی بەهێزە نوعمانی کوڕی بەشیرە ئەوە ئەمیری کوفەیە هیچ عزیەتێکی نە مسلم و نە غەیری مسلم نادا هەتا عوبەیدی الله دێ ئەو عەزل ئەکرێ هەر بۆیەش دوایی نوعمانی کوڕی بەشیر یەزید هەڵی ئەبژێرێ بۆ ئەوەی ئەو لەگەڵ مناڵەکانی ئیمامی عەلیا بگەڕێتەوە بەرەو مەدینە کە دوایی ئەگەڕێنەوە بەرەو مەدینە و باسی ئەکەین حەڕی کوڕی یەزیدێکێ لە مووقفە بەهێزەکان کە عەرزم کردن باسم کرد یەکێک لەو ئافرەتانەی کە زۆر بە غیرەتانە مامەڵە ئەکا لەو مەسئلە نەواری کچی مالیکی حەضڕەمیە کاتێک کە پێی ئەڵێن مێردەکەت هاتووەتەوە ئەمانە زۆر بە دڵخۆشی
خولی هاوسری ئەو سەری ئیمام حوسێن ئەهێنێتەوە بۆ ناو کوفە کە یەتەوە لە ماڵەوە دائەنە سەرەکە ئەچێتە ماڵەوە خێزانی بە خێزان بۆ خێزانی باسەکە ئاوامان کراوەمەک ئەڵێ وەڵڵاهی ئەبەدەن سرم لەگەڵ سەرێکا کۆ نابێتەوە کە زوڵمی کردووە لە ئیمام حوسێن تەلاقی لێ وەرەگرێ بۆیە زۆر مەواقف هەن لە عامەتی خەڵکە هەستەکەی جۆرێک لە شەهامەت زۆرە لە گەورایەتی تیا ئەبینی چ لە طرفی ئومەویەکان بێ چ لە طرفی غێری ئومەویەکان هەست بەمە ئەەکەی کە جۆرێک لە جۆرەکان ئەوەی کە لە فکری شیعی لە زیهنی خەڵکە چەسپاندوێتی بەو شێوازە نییە بۆ کەیفێتە نییە یەزید ئایا تاوانبارێکی با بڵێن ئەو زەمەنە چۆن مامەڵەی لەگەڵ ئەم قەزیا کردووە و ڕەئی چیە و چۆن مامەڵە لەگەڵ مناڵەکانی حوسێن ئەکا ذوڕیەتەکانی حوسێن ئەکا عوبەیدیلای کوڕی زیاد کاتێک کە خەبەرەکە گەیشتە تەبەن هیچ ڕوایەتێک نییە باسی ئەوکە سەری سەییدونا با بڵێن حوسێن چۆ بۆ شام ئەبەدەن ئەوە هەموو ڕوایەتی شیعەیە کە سەرەکە برا بۆ ئەوە چی ئەوانە ئەصح ئەوهایە کە سەری ئیمام حوسێن لە لاشەی لە کەربەلا نێژراوە و سەریشی لە کوفە نێژراوە ئەصح ئەوهایە هەندێکیش پێیان وایە کە لاشەی ئیمام حوسێن یان سەری ئیمام حوسێن براوەتەوە بەقیع لەگەڵەوەش هیچ ڕێوایەتێکی تر نییە و گۆشەیەکی تر نییە لەناو ئەهلی سوننەیە دەڵاتکە لەسەر شتێکی تر ئەگەر شتێکی صحیح بێ ئەفەرمێ کاتێک کە ئەم خەبەرە گەیشتە یەزید زۆر گریە وتی كنت أرضى من طاعتكم من راضيهم بوي كهر إطاعي أو بكن أهل العراق إطاعيك أو من كر حسين نكوجن أي هوار حسين تام كوجن وتي لعن الله ابن مرجانة بس إلى عبيد الله شو كدايك ناوي مرجانة عبيد الله كوري زياد لعنتي خوا لابن مرجانة بك ك خوا وهاي خلق كل وكيكزر رحمي ودورة قطع الرحمة كان كل بين مانا والله أجر خوم ليوب وما عفوش مأكل رحمتي خوال لحسين بلا هندي الرؤية ترى باسي ندامتي خويك حتى كوتا عمري شهر باسي أو ندامته هي بويا كاتك حتى من الله كان كدينا أبي من الله سيدنا حسين يزيد ليش يقولوش ثاني كبيان الله ورن سيري أفرتكاني آل سفيانك الله كأرون سيري كان هرهم ودانشتون تعزباريان أي تعزباريك زور جورب سيدنا حسين حالتك هاتو بسر أمتي إسلامية بلا مصيبة ظلمك زور جوريك كراوة كسيدنا حسين شهيد كراوة بلا ما أبي إما بزانين شون ما ملا أكين لقليا وبزانين فكرة الصحيحة كله كواي وفكرة الله كله كواي لقال علي كوري حسين قفتقوي زور هي لنوان يزيد أوا حتى أفرم برسالي ليكر ك مثلا باوكت ويستي بو بسبب هوكاري أو كرحمي مني أو كردو ظلمي لكن أوانا أفرمي إيش فرموي ما أصاب من مصيبة في الأرض ولا في أنفسكم إلا في كتاب من قبل أن نبرأها إن ذلك على الله يسير ومسألة كالروشتو أخوة برياري كده أبو شوازة أبي السرزبي أبو شوازة بخينا باك وطاهري إمام حسين يتياب الرجل وما أبيش جوابي أداته عليه وما أصابكم من مصيبة فبما كسبت أيديكم أو حرج مصيبتي كرؤيتي كردوين وأنا أولا لدسي خوتنا يعني خوتان بو خوتنا أوتان هلب جاردوا ويعفو عن كثير خو يقول له زورك شي بورا والحال هردو كان دو أدهنوا كان أدلة بخويان وجورك قصو بابلن باسو مجادلات لو نوانا رؤدا حتى هاشميات هرهم يعني تعزيه زور جورا أجرن و هيج كسك لوانا نبوك تعرض بكري بجورك لجوركان بخراب يعني أما يشكلوش ثاني كزور بيم جرينجا آية يك منال يك أولاد لمانا بدس أم جيشوا هيج زرريكي هنا لهيج روايتك أهل السنة أنك أمانة زرري كان لدرابيا قصي برانبريان كرا يهل سكوتك ناروا برانبريان كرا أبدا ويزيد بو بري أو داوي لكردن ك أي بني هاشم داوتان لي أكم ك يان لا من بمن ولا شام بخيزان وبأولاد وكشكان وبركاني إمام حسين هموتان أتباع كان ليرة بمن لخزمتنا أبم يان أوتا أقرنا ومدينة بعز وكرامته برياري عندها بقرنا حتى علي كوري حسين شنجاري اللي تكرار كده وكلا من بمن روا وتينا من مهر أقرنا ومدينة بيوت هر كاري كتاب ولا مدينة جمن بود دستبر أكم ولم كاتم نعماني كوري بشير هل أبجير بوي مصاحبي أمانك زور باحترام وقوري وأمان هرهم وين أقرنا وأشنا ناو مدينة بيغمر صلى الله عليه وآله وسلم
ئەمانەی کە تاوانبارن لە مەسەلەی کوشتنی حوسێنە کێن؟ پێش هەموو کەس تاوانبارترین ئەهلی کوفە، ئەهلی عێراق. ئەهلی کوفە بەیعەت بدەی، نامە بنێری بۆ کەسەکە، قەناعەتی پێ بکەی کە بێت بیکەنە خەلیفە، لە شوێنی خۆی هەڵیکەنی و پشتیشی نەگری، نەک پشتی نەگری. لە ڕێیا فەرمێ لە کاتێک کە حەڕێ کوڕی یەزید لە خزمەتی ئیمامی حوسێن بوو، ئەڵێ 4 کەس هاتن ویسیان بگەنە ئیمامی حوسێن، حەڕ نەیئەهێشت. ئیمامی حوسێن ئەمری کرد فەرمووی بابێن. وتیان ئەی ئیمام، واللهی ئەهلی کوفە ئەوانەی کە ئەم نامانەیان بۆ تۆ ناردووە ئێستا هەمویان لەگەڵ عوبەیدیللا دژیت. هەموو ئەمانەی کە نامەکانیان بۆ نووسی لە وجەها ئێستا لە دژی تۆ وەستاونەتەوە. ئەوانە شمشێرەکانیان ڕەخ کردو بەرامبەر بە تۆ. بڕێکیان ئەمانەی کە گەورەن و سەیدن و ئەمانە خۆیان بە گەورە داناوە، هەمویان پارە و سەرۆت و سامان خەڵەتان نیچونەتە ئەو بەرەوە. ئەمانە ترشیان لەوە چێت دڵیشیان لەگەڵ تۆیە، بەس شمشێریان بەرامبەر بە تۆیە، جەنگ لەگەڵ تۆیە ئەکەن. ئەی ئیمام، هوشیار بە ئەی ئیمام. کەوابوو یەکەمین کەسێک کە تاوانبارە لەم مەسئلە بریتیە لە کێ؟ لە ئەهلی کوفە، کە تۆ بێی بەیعەت بدەیت و دوێش پشتی نەگری بێ کەسی بکەی، بە 7 کەسەوە بەجێ بێڵی، هەرچۆن پێشتریان مسلم بە تاقی تەنها بەجێ هێش. دووهەمین لەوانەی کە تەمەن ئەهلی کوفە مشکلیان زۆرە، ئیمامی عەلییان شەهید کردووە، کورە پشتیان لە ئیمامی حەسەن کرد، ئەوە ئیمامی حوسێنیان بە شەهیدکردندا. دووهەمین دانە عوبەیدوڵای کوڕی زیادە کە دووهەمین تاوانباری گەورەیە لە کوشتنی، یا با بڵێن ئەو ظالمە گەورەیە کە لە کوشتنی ئیمامی حوسێنە دەستی هەیە، کە یەکێکە لەو کەسانەی کە لە ئومەتی ئیسلامیە تەبەن ئیشی گەورەی کردو پێشتر لە فتوحات و ئەوانە هەمووی سڕاوەتەوە بەهۆی ئەوە، هەمووی ئەو عیبەکە بەو شێوازە هاتووەتە سەری کە شەرمەندە ئەکرا بە زۆر بە هێواشی ئیمامی حوسێن بگێڕێتەوە شوێنی خۆی، کێشەکان حەلکا چارەسەرکە. بەڵام نەفس لودبەرزی، سوڵتە، دەسەڵات، حوبی زەعامەت وهای لێ کرد بەرپێشی خۆی و بەرچاوی خۆی نەبێن تاوەکو ئەم زوڵمە گەورەکە. عومەری کوڕی سەعدی کوڕی ئەبی وەقاص قائیدی جێشەکان خۆ ئەکرا عومەر بەخۆی و هەر 4000 کەسەکەەوە کە گوێڕایەڵی ئەبوون لەگەڵ ئیمامی حوسێنەیەکی بگرتایە و ئەو کاتە ئەو هیچی پێ نەئەکرا. ئەکرا ئیمامی حوسێن زۆر بە سەلامەتی بگەینێتە شام، ئەو کاتە لەگەڵ یەزیدا کێشەی خۆیان حەل ئەکرد. تەسەوور کە یەکێکتر لە تاوانبارەکان بریتێ لە عومەری کوڕی سەعدی کوڕی ئەبی وەقاص کە ڕەحمێکی زۆر گەورە لە بینیانە هەیە، چونکە ئەوە کاتە سەعدی کوڕی ئەبی وەقاص خاڵوانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، لە ئەولادی خاڵوەکانەتی، حتا ئەفەرمون بە حەیاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە هیچ کەسی نەوتۆ دایک و باوکم بە قوربانە بێ ئیلا بە سەعدی کوڕی ئەبی وەقاص. طبعا سەعدی کوڕی ئەبی وەقاص یەکێکە لەو کەسانی دوعای زۆر گیرا بووە، یەکێک لە 10 مبەشەرە لە بەهەشتا، یەکە لەو 6 کەسەی کە ئیمامی عومەر بە شورا هەڵی بژاردن. وەلحاڵ ئەم پیاوێکی زۆر دەوەرە ئەولادەکەت مەسەلەن حوبی دنیا و حوبی زەعامەت و حوبی ئەوە وەها بکە کوڕی کچی پێغەمبەر صلی الله عليه وسلم شەهید کات و قیادەی جێشێ بکە کە جێشەکە ئەو شێوازە ئەو حاڵەتی تیا ڕووبدا. یەزیدی کوڕی معاویە یەکێکە لەو کەسانەی کە زۆر تاوانبارە. ئەکرا یەزید حادثەیەکی ئەوە زۆر گەورە هەیە، نامەیەکی ئیلزامی بناردایە بۆ عوبەیدیللا کە هەڵە بەرامبەر بە ئیمامی حوسێن نەکە، یا ئیمامی حوسێن نەهێڵە و مەجال نەدا کە خوێنی بڕێژرێ. دیارە کەم تەرخەمی ئەو قسانەی کە کردوێتی لە پەشیمانی دەری بڕیوە و لەوانە ئەوە ناکاتەوەی بێت تاوان بێت، نا بەعکسەوە هەر تاوانبارە. و ئەوە یەکێکە لەو شتانەی وەکو وایە کە بڵێ گەورەی وڵاتەکە ئەکرا بە شتێکی تر، ئەکرا زۆر بە سەهلتر ئیشەکە عیلاجکە، بەڵام عیلاجی نەکرد و هەر بۆ شێوازە هێشتوێتیەوە. دیارە عولەمای ئومەتی ئیسلامی قسە و باسی تایبەتیان هەیە لەسەر یەزید، ئایا حکمی چییە؟ طبعا یەزیدێکە لەو کەسانەی کە زۆر زەخ کراوەتەوە و فترێکی زۆرش خەلیفە بووە. ئەبێ ئێمە بە وردی مەسەلەن بزانین کام زانانە لە ئومەتی ئیسلامی ڕأیەکانیان چیە لەسەری، کێن لەوانەی کە مەسەلەن پێیان وایە دروستە لعنەتی لێ بکەی، کێ دروستە لعنەتی لێ نەکەی، چۆن چی، ئەبێ هەموو بە تەفسیل باسکەین ئینشاءالله لە دەرسی داهاتوو بە تەفسیلەچین ئەو وردەکاریەوە. گرنگ ئەوەیە ئێمە عەزیزانم هەموو سەڵەواتێکمان لە دیداری پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم لە پەنایە سەڵەوات لە ئالی پێغەمبەر ئەدەین، وەچەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم تا ڕۆژی قیامەت. عەرزم کردن لە ڕیوایەتێکە خۆشەویست فەرمووی حوسێن سیبت، یعنی وەچەی زۆر زۆرە، وەکو عەشرەتێکی گەورە ئاوای لێیە. فەرمووی زۆر گەورەیە حوسێن، دەی ئێستش هەتا ئێستا وەچەی حوسێن نەبڕاوەتەوە. ڕاستە خۆ شەهید بوو، ئەوانەی لەگەڵ یابوون شەهید بوون، نا بەڵام وەچەی ئیمامی حوسێن بەردەوامە. بۆیە ئێمە لە تەحیاتەکانمانە
واجبة للتحيات دوهما، واجبة إنسان يعني لما زبي خو معنا مذهب إمام الشافعية واجبة إنسان أبي إلا صلوا الله آلي بيغمر بدا صلى الله عليه وسلم دي أمانة آلي بيغمر كشهيد بون بويا حبي إيم بو آلي بيغمر صلى الله عليه وسلم لمستوى أي زور قوري وكو أهل السنة نتأليه مثلا إمام علي بكري وأنا وفكر الشيعة أنا ليقرن بس فكرة السنية كأوية كتو بالتقديس سيدي آل بيتي بيغمر أكي صلى الله عليه وسلم بقورة سيدي يعني حتى أمرج أو ساداتاني مثلا عالمي إسلامي هاي لكردستان وغير كردستان احترامي كزور تايبتريان هي بويا إمام عمر كاتك وداويك تشيكي إمام علي أكات بي ألان بوشيتتو الله والله حزك من السبب من قلنا السبب بيغمر صلى الله عليه وسلم تيكل للرجي قيامته طلبي الشفاعة قبل بيغمر صلى الله عليه وسلم بنسبك بويا إما أبي الزور وشيرانا ما ملكين لقال أهل بيتي بيغمر صلى الله عليه وسلم لهم تحياتك معنا كاتي الصلوات أدي لسر آل تأكيد بهمو أم آلا لإمام حسن وحسين وسيدنا علي وفاطمة وهار همو أقريته وتايسته بويا إما إيمان دار لقال آلي بيغمر صلى الله عليه وسلم زور بتايبة من دي ما ملا أكين وزور بجورة وتقديس سيريان أكين وبديني شيء أزان كاتك احترامي أنا أجري بوي أفرمي جاري كان زيدي كوتاي درسك بوي هنم زيدي كوري ثابت لقال ابن عباس بيك وبون أفرمي زيد بسر ولاخك وبو ابن عباس يجرشمي ولاخك بو قرتو وتيان أي ابن عباس شون أوا ما ملا أكين لقال زيده فرمي أوا أمري بيكون لقال أمير لقال علماء كان ما ما ملك أو يك كلا زانا كان أمتي بيغمر صلى الله عليه وسلم بامن كوري مامي بيغمر من رشمي ولاخ كي بو أقر الله نجاري كثير ابن عباس رضا ورحمتي خويا بسر ولاخك وزيت رشمي ولاخ كي بو قرت بو تيان أو تو شون أوا رشمي ولاخ أقري بو ابن عباس فرمي خوشبي صلى الله عليه وسلم أوا أمري بيكون لقال آل بيتي أوا ما ملك بم آداب وبم أخلاق برزة بوي أمي كلمة جوار رويدا وروشتوا سباسي خوا أكن كأمل لو زمانان نبوين وزمان من وفكر من أبي بهموش وازل اللي بارز رابي حادثيك وهاتو بلايك روي كروت أمتي إسلامي شون إمام عثمان بزو بو بري مظلومي بتونيتي شهيد كري إمام حسين بتونيتي ومظلوميتي شهيد كري شون أو بدستي كوملا مسلمان شهيد كري مش بدستي كوملا مسلمان شهيد كري بلام لبشت وسير حادثة كان أكي أبي أو بزان كفكر خوارج وفكر شيعة سبب السركين بو أوجور اختياراتاني ككراو أكري ببردوام لجهان إسلامي خواهيان إما أمشوا من بيكل وتار الزحمة كان بسرعة تيبري كوتاري باسي الشهيد بوني يكيك لك تزازور شيري نكاني تو خۆشەویستەکانی تۆ خوایان ئیمامی حوسەین ئەمڕۆ کە خوێنی پاکی کە باسمان کرد و کەوتە سەر زەوی و لاشەی مبارەکی لەگەڵ سەری مبارەکیان لێک کرانەوە بە دەستانێک کە بە حسابی خۆیان دەست نوێژیان ئەگرت و بە حسابی خۆیان نوێژیان ئەکرد و لەژێر قیادەی هەندێک لە ئەولادی ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵام خوایان تۆ خۆت ئەزانی کە ئێمە چ حوبێکمان هەیە بۆ سەیدەتنا فاتیمە بۆ سەیدنا عەلی بۆ ئیمامی حەسەن بۆ ئیمامی حوسەین بۆ باقی ئەولادەکانی تریان ئەبوو بەکر عوثمان ئەبوو بەکری کوڕی حەسەن ئەبوو بەکری کوڕی عەلی هەر هەموو ئەوانەی ئەولادی عەقیل کە هەموویان شەهید بوون لێ هەموو ئەوانەی کە لە خزمەت ئیمامی حوسەینە خوێنی پاکیان ڕژان خوایان تۆ خۆت شاهیدی کە ئێمە بچووکترین ڕق لە دڵمانە بەرامبەر بە هیچ هاوڵێک نییە بەرامبەر بە هیچ پیاو چاک و گەورەیەکی ئەم ئومەتە نییە بەڵام ئیلاهی هاوارت لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت و بەزەی خۆت ئەم میلەتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەردەوام خوێنی لێ ئەتکی بەردەوام زەحمەتی ئەبینێ بەردەوام بەدەستی خۆی و غەیری خۆی خۆت ئاگات لێ خوێنی پاک و تاهیر ئەڕێژێ هانا بۆ لای تۆ ئەهێنین یا ئیلاهی ئەم فتنەی لەناومانە کۆتایی پێبێنێ یا رب العالمین ئومەت بخەرەوە یەک زەمەنی هێزی دینمان بۆ بگێڕەوە لەم بەڵام مصیبەتە گەورانەی موسڵمانان بەربوونەتە یەکتری ڕزگارمان کە
پەروەردگارە بەخوا شەرمەندەین کاتێکەوە ئەبینین هەتا ئەمڕۆژ لە جیهانی ئیسلامی مسلمانان خەریکی غەیبەت و پشکانی یەکتر و کوشتنی یەکتر و لەناوبردنی یەکتر و بۆتانکردن بۆ یەکتر و ئیلاهی شەرمەندەین کاتێ باسی ئەمان ئەکەین و بەرزی ئەکەینەوە بۆ تو بەڵام ئەزانین یا ئیلاهی کە تۆ زۆر بەڕەحمی زۆر بە سۆزی لەگەڵمانە دەی داوات لێ ئەکەین یا ئیلاهی سەڵات و سەلامی خۆت بەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم ببارێنە سەڵات و سەلامی خۆت بەسەر ئالی پێغەمبەرە ببارێنە هەتا ڕۆژی قیامەت یا رب العالمین خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمەت هەر گوناهێ کردومانە لێمان خۆش بە یا رب العالمین بە ئاشکرا کردومانە بە پەنهان کردومانە بە دزی کردومانە یا ئیلاهی بە شەوا کردومانە بە ڕۆژا کردومان تۆ لێمان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خۆیە لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە شەرمەندەی بەردەم دیوانی خۆتمان مەکە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە وشەیەک لە قەتڵی هیچ مسلمانێکە بەشدارمان مەکە ئیلاهی داوات لێ ئەکەین دەستمان زمانمان پارێزراوکە یا رب العالمین ئیلاهی بمان گەڕەوە حزوری خۆت بەسەری بەرزەوە یا رب العالمین یا ربی خۆیە لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە ئەمڕۆ مسلمانانی غەزە لە زەحمەتێکی زۆر گەوران بەخوا پەروەردگارە هەرچی سیر ئەکەین ئاراممان لێ ئەبڕێ 10,000 مناڵی بێقات و دەست سیرکەین یا ئیلاهی ئەو هەموو کوشت و کوشتارە سیرکەین 9 مانگی ئاگر و ئاسن سیرکەین بەخوا پەروەردگارە هیچ شتێکمان لە دەسەڵات نییە و لە دەست نایە تەنها دوعایەک نەبێ بە ڕۆح و دڵ لە حزوری تۆی ئەیکەین دەی تو گەوری خۆت خۆی نەسرە بۆ ئیمانداران بنێرە سەری یەهود و نەسارا مەجووز بشکێنە یا ربی خۆی زەلیلیان کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت و بەزەی خۆت و کەڕەمی خۆت دەرگاکانی خێر بەسەر ئەم ئومەتا بکەرەوە یا رب العالمین خۆی ئەم ئیماندارانە لەم دەرسانە بەشداری ئەکەن ئەوانەی ناڕاستە و خۆی گوێمان لێ ئەگرن لە کەناڵەکانەوە ئەو بەڕێزانەی کە لەگەڵمانە دانیشتن و حزوریان ئەبێ یا ربی خۆی هەرچی گرفتێک هەمانە بۆمان چارەسەر کرد لە گوناهەکانمان ببورە لە گوناهی دایک و باوکمان ببورە لە گوناهی خزم و کەس و کار و مامۆسا و قوتابیمان ببورە لە گوناهی خۆشەویستانمان ببورە ئیلاهی داوات لێ ئەکەین دڵمان ئارام کە تو گەورەی خۆت ماڵەکانمان ئارام کە تو گەورەی خۆت شار و وڵات و نیشتیمانمان ئارام کە ئیلاهی بەخوا ئێمە هەر هەمومان بە دڵ مشتاقی دیداری پێغەمبەرین صلی الله علیه وسلم بەخوا پەروەردگارە هەرچی گوناه بار بین خەجاڵەت بار بین بەخوا پەروەردگارە بە دڵ ئەو خۆشەویستی دڵمانمان خۆشەوێ دەی تو گەورەی خۆت خوایە سەڵات و سەلامی ئەمەی پێ بگەێنە یەک ناومان لە خزمەتیا بێنە ئەگەر چی کەڵکی ئەومان نەبێت ناومان لە حزوری ئەوە بێ خوایە تۆ خۆت عیبەکانمان لەو دابشارە و ناومان ذیکر کە لە خزمەتیا یا رب العالمین ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بە کەڕەمی خۆت بە ڕەحمەتی خۆت تو گەورەی خۆت خوایە حبی ئالی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە دڵمانە زیاتر کە محەبەتی ئەوان لە دڵمانە زیاتر کە ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت گرفتەکانی ژیانمان بۆ چارەسەر کە دەرگا داخراوەکانی ژیانمان لێ بکەرەوە یا فتاح یا رب العالمین هاوارت لێ ئەکەین دەرگا داخراوەکانی ژیانمان لێ بکەرەوە ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بە کەڕەمی خۆت ئەو من قەرزارە قەری سەرشانی سووک ئەو من نەخۆشە شیفای بۆ بنێر ئەو من یا ئیلاهی گرفتێکی بۆ چارەسەرکە ئەو من بێ حاڵ و ماڵە ماڵداریکە ئەو من بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەو من بە مناڵە مناڵی ساڵحکە ئەو من بێ بەرەکەتە ژیانی پڕ بەرەکەتکە یا رب العالمین خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت و ڕەحمەتی خۆت و بەزەی خۆت دوعاکانمان قبوڵکە بەخوا پەروەردگارە ئێمە زۆر کات کە دەست بەرزەکەینەوە ئیلاهی خۆت ئەزانین نەئەزانین دوعا بکەین ئەمانەیە بە زمانی شیرینی پێغەمبەر صلی الله علیه وسلم دوعا بکەین ئەمانەیە بە لێوی شیرینی پێغەمبەر صلی الله علیه وسلم دوعا بکەین ئەو لێوانەی کە ماچی ئیمامی حوسێنیان کردووە ئەمانەیە بەوانە هاوارکەین یا ئیلاهی هەر چاکەیەک پێغەمبەر صلی الله علیه وسلم لە هەموو عمریە داوای لێ کردووی ئێمەش داوات لێ ئەکەین و پێمان عەتاکەن هەر خراپەیەک ئەو خۆشەویستەی دڵمان لە هەموو عمریە پەنای پێگرتووی ئێمەش پەنات پێ ئەگرین و پەنامان بدە یا رب العالمین ئیلاهی بەخوا شەرمەندین کاتێک کە دوعایەکی گەورە بەرز ئەکەینەوە بەڵام ئەزانین تۆ زۆر کەریمی لە ئێمە گوناهباریش دوعا قبوڵ ئەکەی دەی ئیلاهی وە هاتوێنتە بەردەم خانەی تۆ هاوار بۆ لای تۆ ئەهێنین ئەوەی کە پێویستمانە بۆ ژیانمان بۆ دنیامان پێمان عەتاکە ئیلاهی ئەوەندە حەڵالمان بدەرێ محتاجی حەرام نەبین خوایە محتاجی حەراممان مەکە خوایە محتاجی حەراممان مەکە
خوای بخاتی گەوری خۆ لە هیچ شتێکە محتاجی حراممان مەکە یا رب العالمین. إلهي لد أبارين ولد ألا علينا وبكرمي خود أم دعانا من ورقرة خواي أم دعانا من ورقرة خواي أم دعانا من ورقرة شون لحضوري أم تراكوت كردينه أو لحضوري بيغمبر وشهداء يا إلهي كمان كرا ولا بهشتا يا رب العالمين. آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خوي قر لجناه من الشيء أجبوري خوي لما قبولك بخاتنا إن شاء الله كان خوي هم لا يكتني خوي بخير بن موفق بن.